32 ساڵە لە تەنیش کوورە گەرمەکەیدا لەم دوکانەدا تەقەی چەکشەکەی وەستا سادق دێت. ئەو لە باوکیەوە پیشەکەی بۆ ماوەتەوە و ئێستا کۆنترین پیشەوەری بازاڕەکەیە. خەڵکی تەوێڵم تقریب ئەمە باو باپیری من لەم ئیشەوە ئەم ئیشەیان کردووە، منیش لە باو باپیری خۆمەوە وەرم گرتووە. ئەدی برا خۆمەکەم ئەمە یەکسەر ئەم ئیشە ئەم سنعاتە سنعاتێکی خۆشە، ئینسان ئەگەر بێوێ بیکات سنعات لە هەموو شتێک خۆشترێ. دوای ئەوە ئێمە تقریب من لە 90 مستەمر لەم دوکانە ئیشەکەم، ئەگینا هەر پێشتریش ئیشم کردووە لە تەوێڵێ، خەڵک هەموو ئەزانێ. ئەمریکا چوزان و شاخچێشە. باخەوانەکان لە هەورامان و هەڵەبجەوە لەم وەرزەدا دێن و ئامێرەکانیان نوێ دەکەنەوە، وەک خۆیان دەڵێن خۆیان بۆ وەرزێکی نوێی کارکردن لە باخەکانیاندا ئامادە دەکەن. ساڵانە هەموو ساڵ ئێمە یەنگۆ لە مۆسا ساقە بەڕاستی ئیشی جوانەکە، ئیشەکەی زۆر جوانە. ئەم منتیقەی هەورامانە تام مۆسا ساق ماوێک ناڕوا بۆ لای کەس، ئیشەکەی جوان و پوختە. نامەکەین هاچی بۆی بەرمشو. مۆرەکەی وەستا سادق کە دەیدات لەو ئامێرانی کە کاریان لەسەر دەکات دەڵێت مۆری دڵنیاییە بۆ ئەوەی ئەگەر باش یان خراپ بوو سەردانی بکەنەوە. ما ئەبێ هەموو ئۆسایەک ئیشارەتێکی هەبێ، منیش ناوی خۆمی لێ ئەدەم لەبەر ئەوەی کە ئیشەکە خراپ بێ با خەڵک بزانێ خراپە، ئەگە باشیشە با بڵێ دەستە خۆت بێ و باشە. ئەوەیە لەبەر ئەوە ئەبێ هەموو ئۆسایەک ئیشارەتێکی هەبێ. ئەمە ئەبێ لە ئەوڵۆ لە کوورەکە میراتیکەی سووریکەی تۆ میراتیکەی، دوای میراتکردنەکە ئیجاب پەرداخیەکەی، دوای پەرداخکردنەکە ئاویە دێتەوە سێ فەقرە ئەوێ. وەستا سادق جیا لەوەی کە زۆربەی کەرەستەی باخەوانەکان نوێیان دەمەزەر دەکاتەوە لەسەر خواستی خۆیان کەرەستەی نوێشیان بۆ دروست دەکات، بە خۆی دەڵێ هەرچەندە کارەکەی قورسا بەڵام بۆتە خولیای. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.